هاوڕێیانی خۆشویست خوشک و برا بەڕێزەکانم سڵاوتان لێ بێم کاتتان باش. هەینی 30 جۆزەردان بەرامبەری 20 جوونی 2025 شەڕ و پێکدادانەکانی نێوان ئێران و ئیسرائیل هەروە بەردەوامە. پاش ئەوەی کە زۆر بە کورتی و بە سەردێر عەرزتان بکەم کە چ شتێک بووە لە 24 ساعتی ڕابردوودا، دێمە سەر دووسێ مەسەلەی گرنگ، یەک لە باشوور، دوو لە ڕۆژاوای کوردستان و هەندێک هەمووی کە پەیوەندی ئەوەی بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەیە هەمووی باز دەکەین و بەتایبەت ئەو هەڕەشانەی کە خەریکە دەکرێ. ئێمە وەزمان چۆنە لە ڕۆژهەڵات وەزع چییە لە ئێران بەگشتی هەمووی ئەوە ئیزم بدەن زۆر بە کورتی باسی ئەوە بکەم. سەرەتا لەبەرەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەوە بۆ 48 ساعت دەچێت کە بە تەواوی ئینتەرنێتی بڕیوە لە ئێران. 3% ستاکسنێک کتوویەتی کە 3% خەڵکی ئێران ئینتەرنێتیان هەیە. 3% ئەوانەی کە بینەری بەرنامەکانی بەندەی مخلیستان بوون دەزانن ئێمە کتومانە ئەو حکوومەتە 3% خەڵکی ئێرانی لەگەڵا، کاتی خۆی کتومان ئەوە سەرکۆماری 3% حکوومەتی 3% لە بەرنامە فارسیەکاندا زۆر جار. ئێستا 3% خەڵکی ئێران ئینتەرنێتیان هەیە، یعنی کەسانی خۆیان، ئەوانە دیکە نیانە. ئەگەر زۆر جگا دەبینن دێن کامنت و شت دادنێنەوە ئێمە لە ئێرانی ئەوەن دەکرێت زۆر بە ئاسانی دەربکەوێت کە ئەوانە چێن. بەڵام لەکوێ دراوە؟ لە 24 ساعتی ڕابردوودا هێرش و پەلامارە ئاسمانیەکانی ئیسرائیل لە زۆربەی شارەکان بەردەوامە. بە گوێرەی و راپۆرتانەی بە ئێمە گەیشتون کە زۆر بەشی ئێمە ڤیدیۆکانمان لە پێیجی خۆمان داناوە، پێیجی ئینستاگرامی ئێمە ئاوا تودەی ئەگەر تەماشای بکەن من لە فەیسبوک دامناوە لە یەک حوتوی شەڕدا زیاتر لە 400 میلیۆن 401 میلیۆن بینەری هەبووە. 401 میلیۆن جار دیتراوە بە گوێرەی ئامارەوە ژمێرێک کە داتای خۆیانە ئینستاگرام دەمانداتێ. بەڵام لە 24 ساعتی ڕابردوودا تەورێز وە کرمانشان چەندین جار بردومان کراون. سوپای پاسداران زەبرێکی قورسی وێکەوتووە لەوێ. پێگەکانی سوپای پاسداران لە بابول لە شمالی ئێرانە، باکووری ئێران، لە کۆگایەکی تەقەمەنی زۆر گەورەیان لێداوە. کۆگایەکی تەقەمەنی لە ئەندیمەشک لە جنوبی ئێران لێدراوە. لە ڕەشت، لە کرماشان، دیسان، پیرانشار، دەرەوەی شار، لە تاران و لە زۆر شوێنی دیکەش بە بەردەوامی شەڕ و پێکدادانی ئاسمانی هەیە. دیارە ئاسمانی ئێران بە تەواوی ئازاد بووە، هیچ جموجۆڵێکیان نییە. جارجارە شتێک دەتەقێنن کالیبر 50 بێزگەلەوەی کە موشک بە ئیسرائیلەوە دەنێن، هیچ دیفاعێک لە بەرامبەر فڕۆکەی ئاسمانی نییە. ئەوانە هاتن کوتیان دوو فڕۆکەمان بەرداوەتەوە، گرتوشمانن کواگە شتێکی وایان کرد بە 10 جار تا ئێستا وتوێژیان لەگەڵ کردبوون و 10 جار تیارەکەشیان پێشان دەدا. هەمووی بۆتە کەوتونیە شەڕێکی ڕاگەاندنی زۆر. ڕێژیم لەسەر عەرز دۆڕاوە، ئینتەرنێتی لە خەڵک بەستووە و خەڵک لە وەزعێکی خراپدایە و دەیهەوێ ئەو دۆڕانەی بەو شەڕە میدیایی ئەو 3% کە هەیەی بە درۆ دەلەسە بڵاوکردنەوە و هاوکاری هێندێک بەکرێگیراویان لە دەرەوەی ئێران خوا وا پێشان بدەن کە ئەنەهوت و ئەگەر لە ناو وێبسایتەکانی ئەوانە بگەڕێی وا هەز دەکەی کە ئەوەی دیەوە ئێران هەموو شتێک زۆر باشە لەسەر پێ و ئیسرائیل تەفروت و نابووە و نەماوە. هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ فڕۆکەخانەی ئەهواز بە تەواوی لە کاریان خستۆ. لەوێ ڕایەڵکەی موشەکی لە بەرزایەکانی دەوروبەری فڕۆکەخانەی ئەهواز لێدراوە لە جنوبی ئێران، لە تاران شارەکی باقری، لە پەناهیمەت و لە غەربی تاران، هەروها لە چیتگەر چەندین جار بردومان کراوە. ناوەندی نهێنی سوپای پاسدارانیان لەوێ لێداوە. لانچەرە موشکیەکان لە نێوان لە میانڕاهانی کرماشان بردومان کراوە. ناوەندی پەدافەندی نەمین لە ئەردەبیل لە ئازەربایجانی ئێران بردومان کراوە. پێگە و ناوەندەکانی ئەوە زۆر گرینگە، هێزی ئینتزامی و یەگانی ویژەشیان لێداوە. یعنی ڕێک ئەوانەی کە لە سەرکوتی خەڵکدا و لە سەرکوتی ئەوانەی کە لە دژی گەلەکەمانن ئەوانیشیان کردوتە ئامانج. هەروەها لە بیدگەنە پێگەی سوپای پاسداران بردومان کراوەتەوە. دیسان پێگەکانی سوپای پاسداران لە بوشێر لە جنوبی ئێران بردومان کراوەتەوە کە ئەوە تقریباً بۆ 3 ساعت دەچێت، 3 ساعت بۆ 4 ساعت لەمەوە پێشە. هەروەها پێگەکانی سەربازی و ئەمنیەتی ڕێژیم لە کەرەج دیسان بردومان کراوەتەوە. چێوەکانی چێوی دەڕاکی پێدەڵەن لە پەنا بڵواری حوسێن الهاشمی، خان زەینیونی پێدەڵەن لە شیراز، سیەخ دارنگونی پێدەڵەن وە سوڵتاناوە. هەمووی پێگەکانی سوپای پاسداران لەوێ لێدراوە. دۆکوهەکی شیراز لەوێ سەنایعی
وەزارەتی دیفاعی ڕێژیمی لێ ئەوی شەر بردومان کراوە لە زۆر شوێن شەڕ و پێکدادانی ئاسمانی یەکلایەنەی ئیسرائیل هەیە و ڕێژیمی کۆماری ئیسلامی ئیمپراتۆری درۆ ڕایگەیاند کە ئێمە پێوەکانی موسادمان تەخت کردووە لە ئیسرائیل بەیانی ئەمڕۆ هەینی ئەوان ڕاگەاند زۆر زوو دەرکەوت ئەو ڤیدیۆیانێک کە هاتە پێشێ گەورەترین مزگەوتی حەیفا ئەلجەرینا کە مزگەوتی موسڵمانانی ئەوێ بوو ئەوەی تەخت کردووە و بۆ خۆیان یا چۆنیان هەواڵی هەڵیان پێداون یا بەشێتیان زانیون یا چی کوتیانەوە موسادمان لێداوە کە دواتر بێدەنگ بوون کە زانیان لە مزگەوتی لە تەنیا مزگەوتی گەورەی گەورەترین مزگەوتی حەیفانداوە و ئەویان وێران کردووە ئێمە بەرەوڕووی شەڕێکی دەرونین بەهۆی ڕێژیمی کۆماری ئیسلامیەوە درۆ پشتی سەری یەک هاوڕانی خۆشەویست چەندین بەرپرسایەتیمان هەیە یەکەم ئەوە کە یەک بەیەکی پێگەکانیان خەریکی لێ دەدرێ هیچ چەشنە ئاماژەیەک بۆ ئەوەی کە ئەو شەڕە ئێستا ڕادەوەستی و تەواو دەبێ و دێڵن کۆماری ئیسلامی وەکو خۆی بمێنێتەوە لە بەڕێدانیە و توێژەکانیان ئەمڕۆ بە هیچ ئاکامێک نەگەیشتووە باسی ئەوتان بۆ دەکەم من لە تەلەڤیزیۆنی فارسی لۆس ئەنجلس باسی ئەوەم کرد کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا چی بە ئێمە کتووە کە جێگای مایەی پەرۆشی و نیگەرانی بەشێکی زۆر لە گەلەکەمانە کە باشە ئەو ڕێژیمە بڕوا چێ دێ فڵان کەس دێ کوڕی نەخیر ئەوەی کە زۆر بەڕوونی و بە ئاشکرایی بە ئێمە کوترا و ئێمە من لە فارسی بۆ خۆیانم باس کرد یەکەم ئەوە کە ئەمریکا پشتیوانی لە هیچ کەسێک لە دەرەوەی ئێران ناکا کە ببێتە دەسەڵاتداری ئێران نە لە هیچ ئایدۆلۆژیەک نە لە هیچ حکوومەتێکی تاکە کەسی ئەو یەک دووهەم پشتیوانی ئەمریکا بۆ خەڵکی بۆ گەلانی ئێرانە کە دەبێت پشتیوانی بکرێن ئەوانەی لە ناو خۆدان بواری ویان بۆ برەخسێکە ئەگەر کۆماری ئیسلامی لە ئاکامی ئەو وەزعەدا نەما ئەوان بتوانن دەسەڵاتی خۆیان بەدەستەوە بگرن ئەوەش بۆ ئێمە زۆر گرنگە لەسەر سیستەمێکی دێمۆکراسی سێکولار قسەکراوە یعنی ئێستا سیستەمی ئێران دین بە قەولی خۆیان دەسەڵاتدارە کە دیارە دەسەڵاتی ئاخوندەکان و چیان پێخۆش بە ناوی دینەوە کتویانە و کردویانە و کوشتویانە و دزیویانە و بردویانە بەڵام جیای دین لە سیاسەتیش ئەوە ڕووبدا ئەوە شتێکە کە ئەمریکا بە سەراحەت کتوێتی لەوە زیاتر ئەوەی کە درۆیە ئەگەر هێندێک تەلەڤیزیۆن وەکو ئیران ئینتەرناشناڵ و ئەوە شت دەکەن ئەوە ئی سەعودیەن پاشایەتیە لەوێ دیان هەیە بە جۆرێک لە ئێرانی شتێکی وا لە گۆڕێدانیە هاوکات ئەرکی ئێمەژنی ئێستا ئەو شەڕە ساس بکەین ڕێژیم دێ هەیە شەڕە ساس بکە ئەگەر چاو لێ بکەن زۆر ئەکاونت ئێستا هاتوون بە ناوی کوردی ڕۆژهەڵاتەوە جنێوە باشوور بدەن بە ناوی باشوور جنێوە بە ڕۆژهەڵات بدەن شتی وانیە ئەگەر چاو لێ بکەن خەڵکێکی ڕەنگە زۆر ئاست نزمی زۆر ژمارەیەکی کەم هەبێ کە نازانە لێ حاڵینی لە وەزعەکە نە حکوومەتی ئێران دەناسێ نە مەعاناتی گەلەکەی براکانی لە ڕۆژهەڵات دەزانە و هێندێکیش بەستراون هێندێک کەسیش بەستراوە کلچی خۆیانن ئەوان جیاوازن کە بە هەر حاڵ خەڵک وەڵامی ئەوانە دەداتەوە وەکو شێخ عیسا بەرزەنجی کابراگەوەی پێڵاوەکانی خامنەیم مەبەستە کە خۆی کوتیە من پێڵاوی خامنەیم ئەوانە بەکری جیراون ئەوانە جاش و خائینن کە دوا ڕۆژ گەلی ئێمە بە دڵنیاییەوە وەڵامیان دەداتەوە ئەوەی دیکەی گەلی باشوور بە زۆرایەتی بە سەدان پەیامان بۆ هاتووە کە کاکە دڵمان لەگەڵ دڵتانە ئەو ڕێژیم ئێمەش دەناسین ئەوان بەڵام دەبێت بزانین تێکەڵ بە ئێمە نین بەرژەوەندی باشووری کوردستان لەگەڵ بەرژەوەندی ڕۆژهەڵات جیاوازە بێلایەنن و زۆریش ئاساییە ئەمە تەنیا دەمانەوە لەگەڵ ڕێژیم نەبن لەسەر بێلایەنەکان هیچ کەسێک ڕەخنەی نییە چوار پارچەی کوردستان هەر کام بە جۆرێک هەڵکەوتووە هەر کام بەرژەوەندی خۆی هەیە ئێمەش دەبێت بەرژەوەندی خۆمان بناسین لەو کاتەدا بزانین چییە بۆیە تێکەڵ بەو شەڕ و جنێوە و شەڕە دندوکەیە نەبن کە دیانەوەی کوردی باشوور لەگەڵ ڕۆژهەڵات ئەوە بکە ئەگەر بەندەی مخلیسان دێم شتێک دەڵم من ڕاستەوخۆ لەوە بدو ئەو ناوەکان دەڵم وەکو مەسەلەن دەڵم شێخ عیسای بەرزەنجی پێڵاوەکانی خامنەی ببورن بۆ خۆی وا دەڵێ قسەی من نیە خۆی دەڵێ من پێڵاوی خامنەیم ئەو جۆرە کەسانە دیارن ئەو جۆرە کەسانە وعدتان پێ دێن دەیان کێشینە مەحکەمە حکوومەتی ئێران ناگەڕێتەوە بۆ 8 ڕۆژ لەمەوبەر هەموو ئاماژەکان لە ئەمریکاشەوە و لە نێو خودی ڕێژیمیشەوە دەستی پێ کردووە تەسلیم ئی خودی ڕێژیمە زۆربەتان دیوتانە چی ڕپۆرت کردو دەڵە خەریکە خیانەتێکمان لە نێو خۆ لێ دەکرێمە بەس لە خیانەت چییە دیان هەیە علی خامنەی لا ببن سوای پاسدارانش کە کتویانە دەبێت هەڵوەشێتەوە هەڵی وەشێنەوە تەسلیم بن بڵن کاکە وەرە چ دەکەن بیکەن بەڵام سوپای پاسداران هەرزاڵە بەسەر وەزعەکە وە کتویەتی ئەوانە خائینن بە خائین و بە کەسانی بەڕابردووی خراپەوە ناوی بردوون کە پێشیان پێدەگرین و چی
هاوڕێیانی خۆشەویست، خەڵکی بە شەرەفی کوردستان، ڕۆژهەڵات لە ساتێکی مێژوویدایە، دوای 45 ساڵ کوشتاری خەڵک، زیاتر لە هەمووی کورد، ئێستا کەوتوونە قۆناغێک کە خەریکە چارەنووسیاری دەکرێت. دەبێت زۆر زۆر وشیار بین لە قسەی گەورەکەت لە دەستمان نایە، لە هەست بە بەرپرسایەتی نەکردن، لە کوتنی هێندێک شت کە ڕێژیم دەتوانێت کەڵکی وەرگری بۆ پتەوکردنی خۆی بۆ ئەوەی کە خەڵک وەری خۆی بکە، ترساندنی خەڵکی دیکەی ئێران لە هەموو ئەوانە بەخۆ ببوێرین. ئەو چوارچێوەیە کە هەیە نێودەوڵەتیە لە ئێمە گەورەترە قەبارەکەی، ئێمە ناتوانین بیگۆڕین و ناتوانین ئاڵۆگۆرێکیش لەو سیاسەتەدا پێک بێنین لانی کەم لە حاڵی حازردا. بۆیە بزانین بەهەست بە مەسئولیەت و بەرپرسایەتیەوە چ دەڵێن، چ دەکەین، بەرەو کوێ دەچین. ئەوە زۆر گرنگە، چت پێخۆشە لەگەڵەوەی کە چ ئیمکانی هەیە. زۆر جیاوازە، ئەگەر ئەو جیاوازی هەست پێ بکەین هیچ کێشەیەکمان نابێت. یەک ئەوەیە. دوو، بەندەی مخلیسان عەرزم کردن لەسەر ئەوەی کە ڕێژیم خەڵک دەکاتە قەڵغانی مرۆیی. ئێستا هەواڵمان هەیە لە پیرانشار، لە ڕەشت، لە تاران، لە کرماشان، لە ئەنچێری موشکی دەبەرە نێو خەڵک. لە پیرانشار ئێمە ئادرسەکەیمان داوە، هەر خەڵک پێیان کوتوین، بردویان تە ستادیۆمی وەرزشی شارەکە، دیارەوەی شەوی ڕابردوویە و ئەگەری هەیە کە ئێستاش لەوێ بێت. لە هەر شوێنێک لە کرماشان عینیشت بووە کە لیان داوای کرماشان، لە هەر شوێنێک کە دەبینن جم و جۆڵی سوپای پاسدارانی تێدایە، لە هەر شوێنێک کە دەبینن بە بنەماڵەکانتان بڵێن، ئەگەر ئینتەرنێت بێت تەلەفۆنیان بۆ بکەن کە هەرچەند خەڵکی مەوشیارن بەڵام باوشیارتر بن. لە هەر شوێنێک ئەوانە دەبینین لیان دوورکەونەوە لە جادەکان، ئەوە بە سارە و ماشێنی گەورەکە موشک هەڵگرە. لە هەر شوێنێک دەیبینن ئەوانە لە خەڵکی نزیک دەکەنەوە، لە نزیک نەخۆشخانەکان، لە قوتابخانەکان، لەو شوێنانی شوێنی گشتین دیان هەوێ دیان بەن دەزانن لە ئاسمان و لە دیتری لێ شارەدەن بەشی زۆریان کە لەوێەوە دیان هەوێت تەقە بکەن کە ئەگەر لێشی درا بڵێن هافەرم و ئیسرائیل خەڵکەکەی ئێمەدا. تا ئێستا ئەوەندەی کوژراوە لە ڕێژیم لە بەراورد لەگەڵ 2 ڕۆژ کوشتاری خەڵکدا لە مانگی ئابان لە خەزەڵوەری 98 هەمووتان زۆر باشتان لە بیرە 2019 زۆر باشتان لە بیرەکە ئەوانە 1500 کەسیان بەناو هەیە کوشتووە لە 2 ڕۆژدا 1500 مخالیفیان وبەرە ڕەهێلەی فیشەکدا کە هەموو بێگوناح بوون، هەموو دەستیان بەتاڵ بوو، بەشی زۆریشانی کوردی ئێمە. لە شۆڕشی ژیان ئازادی 100 کەسیان کوشت. ئەو هەرە ڕێژیمەیە بۆ باز نابێت لە جینایەتەکانی. بەڵام بێنەوە سەرزانی یاریەکان ئەوە زۆر گرینگە کە وشیار بین لە کوێ ئەوانە موشکیان هەبوو خەڵکەکە کوێ بکەن، هیچ ڕێگایەک نییە، دەبێت لێ دوورکەونەوە لە بەرەو دیانەوە خەڵک بە کوشتن، خەڵک بکەنە قەڵغانی مرۆیی بۆ مانەوەی ئەو ڕێژیمە نەگریسە. لە ڕۆژاوای کوردستانەوە هەواڵمان پێگەشتووە، ئێمە پێمان کوتن کە ئاگادار هەین کە سوپای پاسداران لەگەڵ ڕێخستنەکانی پەکەکە دانیشتووە، ئاگادار هەین کە لەگەڵ حکوومەتی هەرێمیش دانیشتووە، لەگەڵ یەکێتی و پارتیش بەجوا ئینزاریان پێداون کە بە هیچ شێوازێک ئەگەر چ بکرێ بە موشک تێتان دەگرین. تەلەڤیزیۆنەکانی ڕێژیمیش بە بەردەوامی بڵاو دەکەنەوە کە ئەوە درۆن لە کوردستانەوە دێ، ئەنەهوو مەسەڵەن لە کوردستانەوە هەڵدەستێ دەوڵەکانی ئیسرائیل. بە ئیسرائیل ناوێرن، هیچیان لەدەست نایە، دەیانەوێت لە دژی کوردستان شتێک بکەن، بڵێن مەسەڵەن لە موساڵاتماندا لە کوردستان لە جێگایەک بدەن لە بیان و دەگەڕێن. ئەوە دەزانین زۆر بەباشی. ئێستاش گوێ بدەنە ئەو ڕێپۆرتێک کە بەدەستمان گەیشتووە لەو ڕۆژهەڵاتیانەی کە لە نێو ڕێخستەکانی پەکەکەدان لە ڕۆژاوای کوردستان کە هەم خۆشە بەشێکی چون هەڵوێستیان جوامێرانە بووە، هەم ناخۆشە کە خەریکە چ دەکەنەوەنە. نامەیەک لە عەبدوڵڵا جەلانەوە سەرۆکی پەکەکەوە نێردراوە بۆ هەم ئێران کۆماری ئیسلامی هەم بۆ سەرکردایەتی لە ڕۆژاوای کوردستان کە کەوتوتە دەستی ئەمریکیەکانی. شەو نامەیە لەوێدا دەڵێ پلان دابنێن بۆ ڕۆژهەڵات، حازرین لەگەڵ ئێران دابنیشین هاوکاری بکەین و بە هاوکاری تورکیەش کە ئیزن نەدەین ئیسرائیل و ئەمریکا لە ڕۆژهەڵات و لە ئێران سەرکەون. طبعا ئەوە تیرەکە لە دڵی هەر کوردێکی نیشتمان پەروەر و لە دڵی خودی ئەو کەسانەی کە لە نێو ڕێخستنەکانی پاکەکەدان لە ڕۆژاوای کوردستان. سەرچاوی ئێمە دەڵێ کوردەکانی ڕۆژهەڵات کە ئەوان زانیوە بە تێکرا بە خۆشیەوە هەموو کوتویان ئێمە ڕازی نین بەوە و تەنانەت کوتویانە دادەنیشین، ئێمە حازر بەوە نین و دادەنیشین. لێرەدا پەیامێک بۆ هەموو ئەو خۆشەویستانی کە ڕۆژهەڵاتین لە ڕیزەکانی ڕێخستنەکانی پاکەکەدان. دڵنیاین هەموو ئێوە
لەبەر ئەوەی کە هێزێک لە مەیداندا نەبوو هێزەکانی ڕۆژهەڵاتی بەداخەوە وەزعیان بەسەراتووە لەو بۆشاییە بە هیوای دژایەتی لەگەڵ ڕێژیمی ئاخوندەکان چورێنی و ئەو ڕیزانەوە بۆ قسانێک کە بۆیان کردن مەسەلەی کورد چارەسەر دەکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان چوون. ئامانجی ئێوە خزمەت بووە، ئامانجی ئێوە هیچ کات ئەوە نەبوو کە ئێستا ببنە پارێزەری ڕێژیمی کۆماری ئیسلامی لە جی ئیسرائیل و ئەمریکا. ئامانجی ئێوە ئەوە نەبوو کە تەنانەت ئەوجار هاوکاری تورکێش بکەن نەک هەر کۆماری ئیسلامی بۆ ئەو مەبەستە. ئەوە زۆر زۆر گرینگە. ئەگەر بۆتان دەکرد لەو ڕیزانە وەرنەدەرێ سەرکردایەتی پژاک کە هەمیشە وەکو بولبول دەخوێنێ فەرمون هەڵوێستان بەرامبەر بەو نامەیە ئۆجەلان چییە؟ هەڵوێستان بەڕاشکاوی بڵن ئایا پاساوێکی هەیە؟ ئایا کەس دەتوانێت پاساوی بکەوە چییە؟ یعنی ئێوە هاوکاری بکەن لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران بۆ ئەوەی کە ئیسرائیل ئەمپریالیزم سەر نەکەوێت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدەست ئەمپریالیزمەوە دەناڵێ یا بەدەست ڕێژیمی ئاخوندەکانەوە. هاوڕێیان ئەوەیە کە دەڵێین هەر پارچەی کێشەی خۆی دەبێ خۆی چارەسەر بکات کەسێکی کە ناتوانێت بەرنامەیە بۆ دانێت. بەرنامەت بۆ دانن فەرمەوە بەرنامەکەیە. ئەوانەی کە لەو ڕێخستنانەدان بە خۆیان دابێنەوە بیر بکەنەوە تۆزێک لێکدانەوە بکەن لە چه جەبهەن بە ناوی خزمەتەوە خەریکە خیانەتیان پێ دەکەن لە دژیگەرەکەمان بە هیچ شێوازێک تێکەڵ بەو یاریە مەبن. ئەوە ڕاگەیاندنی شەڕ لە دژی گەلی ئێمە لە ڕۆژهەڵاتە و کەسیش قبوڵی ناکات. دەبێتە هۆی خوێن ڕشتن لە جێی خۆتان بمێننەوە هەڵوێستی شیاوی وەکو ڕۆژهەڵاتیەکانی ڕۆژاواتان هەبێت کە کوتویان ئێمە نایکەین ئەمە حازمی خۆتان بیکەن. ئەو هەڵوێستێکی گرینگە لە نێو ڕێکخستنی پەکەکەدا کەس ناتوانێت بڵێ نا. بوێرێکی زۆری دەوێت کە ئەوەی بێت بۆی کە تاوانباریان دەکەن بە میت و بە ئەولا و بە ئەولا و بە ئەولا و لە ترسی ئەوە کەس ناوێرێ ڕەخنە بگرێت. بەڵام گەلی ڕۆژهەڵات وشیارە و دەزانێ کە چییە زۆر سپاستان دەکەن کە ئاگادارمان دەکەن و دیسان مەترسێن ئاگادارمان بکەنەوە بۆی کە ئەگەر پیلانەکان ئاگادار بینەوە ئێمە کاتی خۆی بەگەلەکەمان دەڵێن پێشی پێش بە کارەسات دەگیرێ دەیان هەوێت لە خەڵکی خۆمان بۆ سەرکوتی خەڵکی خۆمان کەڵێک وەربگرین. ئەوە بە هیچ شێوەیەک ڕەوانیە بە هیچ شێوەیەک و هیوادارین بەڕێزانی پژاکی سەرکردایەتێکی فەرمون جوابی ئەو نامەیەی ئۆجەلان بدەنەوە فەرمون بڵن وانییە فەرمون بڵن نامەشی نەناردووە فەرمون بڵن ڕاگەیەنەکان لە خۆراوە دەڵن فەرمون بڵن لە ڕۆژ ئاوای کوردستانیش ئەندامانمان بخوان سازیان کردووە فەرمون وەڵام بدەنەوە لە کوێی مێژوو ڕاوەستاون لەگەڵ ئێرانن یا لە دژی ئێرانن. ئەگەر لە دژی ئێرانن خەڵکی ڕۆژهەڵات بۆ بە ناوی ئازادی کۆ دەکەنەوە دەیان بەر لەگەڵ خۆتان بەخۆشیە وەزعەکە خەریکە ڕوون دەبێتەوە بۆ هەموو کەس. ئێمە دەگەینە قۆناغێک کە تەکلیفی هەمومان بەرامبەر بە زۆر شت ڕوون دەبێتەوە. زۆر کەس زۆر گەلەکەمان پشت و پەنای یەکتر لە ڕۆژی تنگانەدا زۆر هەواڵی خۆشمان پێدەگا لە کرماشان لە زۆر ناوچە خەڵک دەرگاکانیان ئاوڵە کردو بەڕووی هاوڵاتیاندا خەڵک سەفرەیان تێکەڵ کردو لەگەڵ خەڵکی دیکە. لە مەهاباد ئێمە بیستمان مەسەلەن بۆ نمونە هاوڕێیانمان کوتیان لە جادەی بورهان ئاشی گران هەیە پێی دەڵێن پەروەرشی ماسیەکی لێ حەوزێکی ماسی لێیە کە زیاتر دەڵێن 50 تۆنە کارێکی زۆر پیاوانیان کردووە چی هەژار و فەقیرە کوتویانە وەرە پارە مەدەن پوڵ مەدەن چ دەخۆن بیخۆن جێگاورەگاشمان ئەوەندەی هەبێت لە خزمەتتان. ئەوانە ینی هاو پەیوەندی ئەوانە ینی یەکدڵی ئەوانە نمونەی بەرزی ڕۆشتی ئینسانی و برایەتی لە نێوگەلەکەماندا برایەتی نێوگەل لە هەموو شتێک مهمترە برایەتی نێوگەلمان بەهێز بکەین. ئەوانەی کە دەستیان دەڕوا ئەمڕۆ ڕۆژی تنگانەیە ئەمڕۆ دەبێ یارمەتی یەکتر بکەین نان دەست ناکەوێت یارە وەزعی ئێمە لە ڕۆژهەڵات باشترە لە تاران وەزع زۆر خراپە لە تاران نان دەست ناکەوێت بۆتە چەندین بەرامبەر کرێت تاکسی بۆتە زیاتر لە 10 بەرامبەر هیچ شتێک دەست ناکەوێت و ئەوە خەریکە قاتی و قڕەیەک کە بە هیچ شێوازێک ڕاگەیاندنەکانی ئێران باسی ناکەن خەریکە ڕوو دەدات. وەزعی ڕێژیم داتە پیوە بە بەردەوامی خەریکە پێیاندا دەدرێ خۆیان وا ئابرووداری دەکەن بە قەولی خۆیان بڵاوی ناکەنەوە کە چ بەسەریان دێ هەر لە ترسی ئەوەش ئینتەرنەتیان بڕیوە بۆ ئەوەی کە بە درۆ شتەکانی نێوخۆ بڵاو بکەنەوە بڵێن ئێمە لە حاڵی سەرکەوتوندانی نزم ئەوەیە. لە هێندێک شوێن خەڵکیان داناوە کە پرزگەیە بازگەی ئەوەی کە لە خەڵک پرسێ بۆ چۆ دەسی بۆ چۆدی
بە ئاشکرا ئەفسەرەکان بە خەڵکیان تۆ کاکە ئەمەیان لێرە داناوە بە کوشتمان بدەن. ناڕەزایەتی لە نێو ڕێزەکانی خواندا خەریکە زۆر دەبێ. کۆماری ئیسلامی دەشکێ. ڕوڕەشی بەو کەسانە دەمێنێتەوە کە هاوکاری ئەو ڕێژیمە بن، بەو کەسانە کە پشتیان لە گەلەکەیان کردو، بەو کەسانە کە خوێنی دەیان هەزار شەهیدی ئێمەیان لە بەرچاو نەگرتو. چاو لێکەن گەورەی کرماشان و هەورامانات زۆر بوێرانە، زۆر شۆڕژێرانە هاتوو دەڵێت چی؟ دەڵێت تا درەنگ نەبووە پەشیمان ببنەوە، تۆبە بکەن، تۆبە بکەن. ئەوە زۆر گرنگە هاوڕانی خۆشەویست. ئەوە دەنگە لە کەسێکی دینی و ئاینی دێت. حاجی خەلیفە عەلی حەیدەری باینگان لە ئەوڕامانات کوتویتی بە خۆتان وەرن داوەرنەوە، کۆماری ئیسلامی بە خۆت داوەرەوە، تۆبە بکە تا درەنگ نەبوو، خەڵکتان کوشت، جینایەتتان کرد، کۆتاییتان دێ، تۆبە بکەن تا درەنگ نەبووە. ئەوە نمونەی هەڵوێستی ژیرانەی کەسێکی ئاینی لە ڕۆژهەڵاتە. ئەمە چاوەڕێی ئەو هەڵوێستەین لەوانەی دیکەش. خەڵکێک کوێرانە وەدووی کەسانێک دەکەون کە بەستراوە بە کۆماری ئیسلامی. شێخ فڵانی بەرزەنجی کاکە بخۆی دەڵێ من پێڵاوی خامنەییم. شانازی ئەوەیە پێڵاوی خامنەیی بێت کە هەموو گەلەکەی کوشتووە، کە دژی کوردی ئێمە لە هەموو پارچەکانە. دەتان هەوێ لە باشووری کوردستان کێشەی موچە چارەسەر بێ و ڕژیمە دەبێ بڕوخێ. دەتان هەوێت دووبەرەکەنی و کورد زۆر کەمتر بێتەوە، ڕاستە بەشی زۆری خەتای خۆمانە. بەڵام دنەدانی ئەوان زۆر تەئسیری هەیە، پارە خەرجکردنیان زۆر تەئسیری هەیە، دووبەرە چینانەوان زۆر تەئسیری هەیە، ئەوان دەیانتوانی وانە بن. زۆر کاریگەری هەبووە. دەتان هەوێ موچەتان چارەسەر بێ، دەتان هەوێ کوردستان گەندەڵێکەی کۆتایی پێ بێ. ئێران گەندەڵ ترین وڵاتی دنیاە، دەتان هەوێ ئێمە بەرەو ڕۆژانێکی خۆش بڕۆین، تەئسیر لەسەر ئێوەش دەبێت. مناڵێن وەرن یارمەتی مام بدەن، دەڵێن تەنیا دڕک مەبن، ئەو بەشانە دەڵێن کە دڕکن. لەناو زۆر کەس گوڵن لە باشووری کوردستان، زۆر کەس هەزاران کەسمان ساڵانێکی زۆرە لەسەر خوانی ئێوانن، هیچ کەسیش فەرامۆشی ناکەوە. فەرامۆشکردنی ینی ناپیاوی، ینی نامرۆڤی. بەڵام دەبێ خیانەتەکانیش ببینین، لەوانیش ئەوەش نابێنی خۆش بین لە خیانەتەکان. بۆیە لەو ڕۆژە ئەستەمە و مێژوویەدا هەمومان، هەمووتان دڵنیابین لەوەی کە کۆماری ئیسلامی ناگەڕێتەوە ڕابردوو. یەک شت بەبیر خۆتان دابێننەوە. کاتێک ڕاپەڕینی باشوور کرا، بەرێکی کوردستانی ساز بوو، پەش و بڵاوێژی بوو، کاکە یەکێتی پەش و بڵاو بوو، پارتی پەش و بڵاو بوو، هێزەکانی دیکە تەقریبەن هەر نەما بوو. شیوعی ئەو هەین دیکە چەند کەسێکیان چەندە کادرێکیان مابوو. ئەوان ئیرادەیان کرد. خۆ ئەمریکیەکان لە کوردستانیان نەدابوو، پێگە و ڕەبیعە و بارگاکانی سەدام لە هەموو شوێنەکان مابوو، ئەمن و ئیستیخباراتیان مابوو، لە جنوبی دابوو، لە بەغدادی دابوو، بە هەزاران هەزار ئەسکەریشی تێدا بوو. بەڵام ئیرادەیەکی شۆڕژگێرانە لەبەرەوە یەکگرتوو بوو، لەبەرەوە یەک دەنگ بوو، ناتە حیزب حیزبێن نەکرا. من سەرەتاکەی دەڵم، دوایە کە تێکچوو کارم پێی نییە، سەرەتاکەی دەڵم لەبەرەوەی حیزب حیزبێن نەکرا، سەرکردەکان دەست بە دەست یەک داهاتنە پێشێ، گەلی شۆدویان کەوت، ڕاپەڕینی کردگەل، ڕان ماڵین، دنیاش بە هاویان هات. دیارە مێژووی باشوور، وەزعی باشوور، سیاست لە باشوور هەموو شتێک بەڕاست وەکو ئێران نیە. ئێران جیاوازە، زۆر شت جیاوازە. بەڵام من وەک نمونەیەک باسیۆم کرد کە تۆ ئیرادەت هەبوو، زۆر شتە دروست، شتی گەورە. ئیرادە وە سیاسەتی دروست و ناسینی هەلەکان. تا ئێستاش ئێمە نەمابیست هێزەکە کوردستانەکان پێویستە ئێستا زۆر درەنگیشە، قەی ناکە، بەڵام ئێستاشتا بەڵام دەرباز دەبێ، ینی هەلەکان زۆر زوو تێپەڕ دەبن دەڕۆن، زۆر زوو درەنگ دەبێ، خێراتر لەوەی کە بیری لێ بکەینەوە. هیچ کات ڕێژیمی کۆماری ئیسلامی ئەگەر زانی بە ئیسرائیل ڕۆژێک ئاوا پێیدا دەدا، هیچ کات ئەو قسە زلانەی نەدەکرد کە پێشتر کردوێتی. لە هەموو قسە و خیتابەکانیان دەدایان هیچ غەڵەتێک ناتوانێت بکە، ناتوانێت هێرش بکە، ناگاتە ئێران پانوبەرینی وا دەکەوە. ئێستا وای لێ هاتووە وەکو خۆتان تەماشا بکەن، هەر ڕێبەرێکی دیکتاتۆری لە دنیادا کە چووە ژێر عەرز خۆی شاردەوە بە سەلامەت نادەدرێت، یا ئیگرن بەوەی خەڵکەوە سزا دەدرێت،
یا هەر لەوێدا لە کوونەکەیدا تەواوی دەکەن لە ناوی دەبن کۆتایی پێدێنن ئەو سەدام ئەو قەزافی زۆر کەسی دیکە بۆ بەکرێت بەغدادی زۆر کەسی دیکە هەرو وەزعام بەسەر حەد ئەوەی چۆ ژێر عەرز هەرەوەیە خامنەی لە ژێر عەرزدایە ئەوە چەندین شوێن وەدووی دەکەون لە شوێنێک هەر لە جێی دەخەن وە کۆتایی دیت کەسێکە کە لە ئێستاوە بە مردوو حیسابە بۆیە هەلو مەرجەکە بزانین وشاری ئەو شەڕە دەرونیە بین کە ڕێژیم سازی کردووە وا ئەنەهو کە مەسەلەن هەموو شتێک باشە ڕێژیم داتەپیوە لە یەگانی ویژە لە پۆلیسەکانی لە بەس هیچ خەریکە دەدرێ ئەوەی ماوە لێی دەدرێ زۆر پێگەی دیکەش لێی دەدرێ ئەوانەی لەگەڵ ڕێژیمن ڕەنگە ئێستاش فرسەتیان مابێ کە بڕۆن خۆیان بەکوژ دەدەن ئەوانەی مانەوە هەموو چوون تێدا چوون ئەوەی کە لە پێگەکانیان مانەوە ری خەریکن بۆتە ڕاوکردن لە ئاسمانەوە دەیانبینن لیان دەنڕاوێن دەکەن وەزعێکی زۆر خراپ کە دەیان هەوێ بە قەول بڵێن هەموو شتێک باشە لەسەر عەرز لە بن عەرزەوە هەڕەشە دەکەن لە دنیا بەڵام ئەو هەڕەشانەمان دیوە بەکوێ دەگات بە چۆن کۆتایی پێدێت شکان بۆ ڕێژیمی کۆماری ئیسلامیە بەڵام هیچ کەس نایە کلیلی ئازادی داوا بایەتە نێو دەستی خۆمان دەبێت تەواوی بکەین خۆمان دەبێت تەواو کەربین ئەوەی پەرۆشیمان لێ هەبوو لە قەرارگای ڕەمەزانەوە بۆ نەبی ئەکرەم و بۆ سپای محەممەد و بۆ سپای نازانم ئەو ناوانی کە لەسەریان داناوە سەرکوتکەرترینەکان ناوناوی ئیسلامیان لەسەرداناون بۆی خەڵکەکە ئێمە لە ئیسلامیش بێزار بووە بەهۆی ئەو ڕێژیمەوە بە ناوی ئیسلامەوە کوشتیان بە ناوی ئیسلامەوە تەعدایان کرد بە ناوی ئیسلامەوە دزیان کرد بە ناوی ئیسلامەوە هەموو شتێکیان کرد ئەوانە یەک خەریکە کۆ دەکرێنەوە گەسێک لێ دەدرێن بەڵام کۆتایی هەر خۆمانین کۆتایەکەی خۆمانین سەعاتی سفر خۆمانین بڕیاردەر خۆمانین ئەوەش بە یەکگرتو یەک زۆر بە هاسانە دەکرێت لە کاتی خۆ کاتی هاتووە بەڵام دێت هیوادار بین بە ڕۆژانێکی زۆر خۆش ئەوە ژانی لەدایکبوونی قەوارەیەکی نوێیە لە جیهاندا ئێرانێکی نوێیە ئەوەی کە بە ئێمەش کوتراوە زۆر بە ئاشکرا پشتیوانی لە مافەکانی کورد لە چوارچێوەی ئێراندا دەکەین ئەوەش بۆ ئێمە لەو قۆناغەدا زۆر زۆر گرینگە نابێ وەکو فرسەتێک وەکو هەلێک لە دەستی بدەین وەوا پێشام بدەین کە ئێمە بۆوە نابین کە هیچ مافێکمان بدەنێ دەبێ هەر سەرکوتمان کە نابێ ئەوە پێشام بدەین نابێ پێیامی وا بدەین دڵنیام زۆر کەس پەیوەندی پێوە گیراوە و ئاگادارم هەندێک سەرکردەش پەیوەندیان پێوە گیراوە باسی ناکەم ڕۆژێک ڕەنگە خۆیان باسی بکەن ئەگەر نەکرا بەندەی مخلیستان باسی دەکەم چێهانە بەناو پەیوەندیان لەگەڵ گیراوە هەروانیان پێکوتراوە سەرکەوتنی گەلەکەمان نزیکە هیوادار بین بەو سەرکەوتنە و خۆمان بۆ دوا قۆناغ ئامادە بکەین هەر بژین